لا چوارچەوەی بە ئەلێکترۆنیکردنی خزمەتگوزاریەکانی حکوومەت و هاوتەریب لەگەڵ کارەکانی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازیەکان دەستی پێکردووە بە ئەلێکترۆنیکردنی دامەزراوەکانی حکوومەتیش بە هەمان شێوە لە 3 ساڵدا وەزارەتی پلاندانان کار بە سیستمی بە ئەلێکترۆنیکردنی گرێبەستە گشتیەکان دەکات. من وردەکاری زیاتر سەبارەت بە چۆنیەتی جێبەجێکردنیان پلانە وەروە کۆمەڵک پرسیاری دیکە لە بەڕێز دکتۆر زاگرۆس فەتاح دەپرسم، بریکاری وەزارەتی پلاندانان لە هەمان کاتداندامی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان. دکتۆر زاگرۆس ئەم کاتت باش. ئەمڕۆ سیستمی بە ئەلێکترۆنیکردنی گرێبەستە گشتیەکانتان ڕاگەیاند و ئاماژەتان بە کۆمەڵک خاڵی گرنگ کرد. چۆن ئەم سیستمە ڕۆتین کەم دەکاتەوە، چۆن پێش بە گەندەڵی دەگرێت و بابەتە گرنگەکانی پێوەست بەم پرۆژە چییە؟ ڕۆژتان باش و هەموو کاتێکتان باش. طبعاً ئەم پرۆژەی وەزارەتی پلاندانان لە ڕوانگەی ئەو بەرنامە و ئەجندایی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە کە لە کابینەی نوێمدا جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسعود بارزانی زۆر بەڕاشکاوی کۆمەڵێک ئەجندای دانا. یەکێک لەو ئەجندایانە جگە لە گەیاندنی خزمەتگوزاری ئەلێکترۆنیکی بوو، لە هەمان کاتیشا شەفافیەت و کەمکردنەوەی ڕۆتین و نەهێشتنی گەندەڵی بوو. ئەمە پاکێجێکی کارنامەی کابینەی نوێم بوو. لەم پاکێجەدا وەزارەتی پلاندانان توانی لە ڕێگای بە ئەلێکترۆنیکردنی گرێبەستە گشتیەکانە بتوانێت پرۆژەیەک و بەرنامەیەک پێشکەش کات بۆ ئەم ئەجندای حکوومەتی هەرێمی کوردستان. کێمە باسی گرێبەستی گشتی دەکەین بە مەستمان ئەوەیە کە ئەو پرۆژانە یاخود ئەو شتانی کە حکوومەتی هەرێم دەیکڕێت یاخود ئەو خزمەتگوزاریانەی کە وەری دەگرێت لەلایەنی کەرتی تایبەتەوانێ ئەمە ئەبێ ڕێک بخرێت، ئەبێ بە شێوەیەکی شەفاف بێت، ئەبێ گرێبەستی لەسەر ئەنجام بدرێت. بۆ نمونە کە ئێمە پرۆژەیەک جێبەجێ دەکەین، ئەو پرۆژەیە بە تەندەر بکرێت لە ڕێگەی بەڵەندەرەکانەوە، ئەم تەندەرانە پێشکەش بە حکوومەت و دەستگاکانی هەرێمی کوردستان دەکرێت و خزمەتگوزاریەکان پێشکەش دەکەن و ئەو پرۆژەیە گێنە ئەنجام گەیاندن. ئەمە لە ساڵانی ڕابردوودا بە شێوەیەکی کلاسیکی بە شێوەیەکی کۆنکراوە کە ئەتوانم بڵێم لە زۆربەی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەر لەسەر و سیستەمە کلاسیکیە ڕۆ. بەس خۆشبەختانە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پلاندانان توانیوێتی لەگەڵ ئاژانسی کۆری هەماهەنگی بکات بۆی کە ئەم سیستەمە دروست بکات و بیخات بە ئەلێکترۆنیکی. بە ئەلێکترۆنیکردنەکە بۆ واتایە دەبێت کە بەڵندەر دەتوانێت ئەو پرۆژانەی کە حکوومەت بانگەوازی بۆ دەکات لە ڕێگەی پێگەیەکی ئەلێکترۆنیکەوە یەک ئاگادار بێت کە ئەم پرۆژانە چین، لەکوێ جێبەجێ دەکرێن و چۆن جێبەجێ دەکرێن تا بتوانن ئەوانیش تەندەری خۆیان پێشکەش بکەن لە پێگەیەکی ئەلێکترۆنیکیوانی و زۆر بە شەفافانە خەڵکانێکی تر هەر کۆمپانیایەکی چ لە دەرەوەی هەرێمی کوردستان بێت چ لە ناوی هەرێمی کوردستان بێت ئەتوانێت بەشدار بێت لەم پرۆسەی تەندەرینە و بە شێوەیەکی زۆر شەفاف و ڕێک و پێک قۆناغەکانی خۆی پرۆسەیەکی بۆ دانراوە ئەو قۆناغ و پرۆسانە تەواو دەکات و تاوەی کە بتوانێت بزانێت کە کێ ئەو باگەوازنامەیە یاخود ئەو تەندەری بردوتەوانێ و کۆمپانیاکە گرێبەستی لەگەڵادا. باڵە دکتۆر زاگرۆز، ئەمە تەنیا بۆ کۆمپانیەکانی کەرتی گشتی و تایبەت دەبێت و هەروەها وەزارەتەکان چۆن لەم پرۆژەیە سوودمەند دەبن؟ لە سەرجەم وەزارەتەکان ئەم پرۆژەیە دادەنرێت یا تەنیا چەند وەزارەتێک دەستنیشان کراون کە ڕاهێنانیان پێ بکرێت و بتوانن سیستەمەکە جێبەجێ بکەن؟ ئەمە تەبعەن زیاتر بۆ کۆمپانیەکانی کەرتی تایبەت دەبێت. هەروەک ئاماژەم پێکرد ئەگەر حکوومەت پرۆژەیەکی هەبێت تەندەری بکات لە ڕێگەی ئەم پێگە ئەلێکترۆنیکیەوە یەک دەتوانێت زانیاریەکانی دەستکەوت، دوو دەتوانێت بەشدار بێت لەو پرۆسەیەدا. ئەوەی وەکو قۆناغی یەکەم دەستمان پێکردووە ئێمە لە 6 دەستگای حکوومەتی هەرێمی کوردستان دەستمان پێکردووە کۆمەڵێک وەزارەتە لەگەڵ پارێزگای هەولێر وەکو قۆناغی سەرەتایی کارمان لەگەڵا کردو. وەزارەتی کشت و کاڵە، وەزارەتی کارەبایە، وەزارەتی تەندروستیە، وەزارەتی ئاوادانکردنەوەیە لەگەڵ پارێزگای هەولێرە. ئەمانە وەکو قۆناغی یەکەم تدریب و دەورەیان پێدراوە، فێرکراون کە چۆن کار بکەن لەسەر ئەم سیستەمە لە قۆغەرانەکانی داهاتوو و وەزارەتەکانی تر و پارێزگاکانی تری دارە سەربەخۆکانیش بەشدار دەبن. بۆ نمونە ئەگەر وەزارەتی تەندروستی یا وەزارەتی کارەبا پرۆژەیەکی هەبێت لە ڕێگەی ئەم پێگەیەوانێ ئەتوانێت ئەعلانی بکات هەموو کۆمپانیەکان چ لە دەرەوەی هەرێمی کوردستان چ لە ناو ئاگاداری ئەم تەندەرە دەبن و دەتوانن بەشداری بکەن. بەشداریکردنەکەش بۆ یەکە پرۆپۆزەڵی خۆیان تەندەری خۆیان پێشکەش دەکەن لەو ماوەی کە دەستنیشان کراوە و سیستەم ئەلێکترۆنیکیەکەش لە لایەنی ئەو وەزارەتەوە بەکار دەهێنرێت بۆی کە بتوان لەو ڕێکردی کە تەندەرەکان ئەعلان دەکرێت و کە ڕۆژی کردنەوەی بۆ دەکرێت زۆر بە شەفافانە هەم کۆمپانیەکان هەم حکوومەت هەتا هەم هاوڵاتی هەرێمی کوردستانیش بزانێت کە چ پرۆژەیەک چ وەزارەتێک ئەعلانی بۆ کردووە و چ کۆمپانیایەک بدوێتیوانێ. ئەمە هەتا ئەتوانێت سەیری و پرۆژانەی تریش بکات کە پێشتر مەسەرەن کرد بۆ مەسەن دوای ماوەی ساڵێک دەتوانێت بزانێت کە هەر یەکێک لە وەزارەتانە چەند پرۆژیان جێبەجێ کردووە،
ئەو پرۆژانە لەلایەنی چ بەڵندەرێکەوانە جێبەجێ کراوە و بە چەند مەبلەغ جێبەجێ کراوە کە ئەمەش ینی بارودۆخی شەفافیت لە ئاستێکی ئێستاوانێ زۆر بە باشتر دەگەێنێت و کە هەم هاوڵاتی هەم دانیشتوانی هەرێمی کوردستان و هەموو هەتا دەستگاکانی تری حکوومەتی هەرێمی کوردستانیش بەگشتی دەتوانن بزانێکن کە ئەو پرۆژانە و ئەو تەندەرانە بە چ شێوازێک و بە چ پرۆسەیەکە ڕۆشتۆ تا گەیشتۆتە ئەو قۆناغی کە واژووی گرێبەست کراوە و بوو گرێبەستەکەشی چ شێوازێکە چۆنە مودەکەی چەندەیە هەموو ئەم زاریاریانە لە ناو پێگە لە تونیکە جێگی دەکەێتەوە ئەمە قۆناغێکی سەرەتایە لە قۆناغەکانی داهاتوودا ئێمە هیوادارین کە حکوومەتی هەرێمی کوردستان کار لەسەر ئەم بەرنامەیە بکات وەزارەتەکانی کەش بەشدار بن تا ئەوەی کە بەگشتی هەموو موسساتی حکوومەت لەسەر ئەم سیستەمە بڕۆن کە بەڕاستی ئەمە سیستەمێکی زۆر پێشکەوتووە سیستەمێکە هەروەگا ئاماژەم پێکرد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کەم وڵات هەیە کە ئەمەی هەبێت بەزەمە لە وڵاتانی زۆر پێشکەوتوودا هەیە. باشە دکتۆر زاگرۆزەوە پرۆژەکەتان ڕاگەیان بەڵام کەی بەگشتی کاری پێ دەکرێتەوەی کە بە تەواوەتی بکرێت کار بەو سیستەمە لە ئەم دامەزراوە و کۆمپانیایانە بکرێت کە ئاماژەتان پێ کرد؟ هەروەک ئاماژەم پێکرد ئەمڕۆ ڕۆژی دەستپێکی فەرمیەتی ئەو وەزارەتانە لەم ڕۆوانە ئەتوانن ئەو پرۆژانی کە هەیەە بانگەوازی بۆ بکەن لە ڕێگەی و پێگە ئەلکترۆنیکیەوانێ بەپێی ئەو ڕەزامەندیانی کە هەیەە لەسەر پرۆژەکان و ئەو بودجەی کە لەبەردەستیانەیە ئەتوانن لەم ڕۆوانە دەست بکەن بۆ کارکردن. وەزارەتی پلاندانان بە بەردەوامی هەماهەنگ دەبێت لەگەڵیانە هەتا حکوومەتی هەرێمی کوردستان لە دەستگاکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی وەزارەتان دەکرێت کە زیاتر کار بەم سیستەمە بکەن و بکەوێتە بواری بەجێبەجێکردنەوەوانە بە تایبەتیەوەی کە ئێمە ئەم چونکەم پرۆژە و ئەم سیستەمە بۆ کۆمپانیەکانی خۆمانە بۆ کۆمپانیەکانی کەتری تایبەتە ئەوانە ڕاهێرانیان پێکراوە چەند کۆمپانیاک ڕاهێنانی باشی پێکراوە لەسەر ئەم سیستەمە و بە بەردەوامیش دەبین لەسەر ئەم پرۆسی ڕاهێنانە تا کۆمپانیەکانش ئاشنا بکرێن بە سیستەمەکە بتوانن بەکاری بێنن و ئاگاداریەکی باشتریان هەبێت لەسەر ئەو کار و پرۆژانی کە حکوومەتی باڵە دکتۆر زاگرۆز با جیاواز لەم پرۆژەیە تری بە ئەلکترۆنیکردنی حکوومەتی هەرێمی کوردستانە. باشە با جیاواز لەمەش باسی بودجە بکەین لەبەرەوەی وەزارەتی پلاندانان و کارەکانی پەیوەندی ڕاستەوخۆی بە بودجە هەیە بەڕێزی شتەنجامی و سەرۆکی لیژنەی تەکنیکی دانوستان لەگەڵ بەغدا بووی ئەو بۆ ماوەی 3 ساڵ نووسینەوەی بودجە ئەو بەشە بودجەی کە ئێستا بۆ هەرێمی کوردستان دانوستانی لەسەر دەکرێت و دیاری کراوە ئایا بەشی هەرێمی کوردستان دەکات بۆ پڕکردنەوەی ئەو پێداویستیانەی کە هەیەی پێتان وایە ڕێژەی چەند بۆ هەرێمی کوردستان پێویستە لە پشتی بودجەی 2023؟ ئێمە لە دانوستانن بەردەوامین لەگەڵ حکوومەتی ناوەندا هەروەک چۆن لە ساڵانی ڕابردوودا دەست پێشخەریمان کردو و دایما ئامادەیی حکوومەتی هەرێمی کوردستانمان پیشان داوە کە حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت لەگەڵ حکوومەتی ناوەندا لەسەر پرسی بودجە و زۆر پرسی جیاوازی تریش کار بکات و دەست پێشخەریشی کردووە و هەروەیە وەفتێکی حکوومەتی هەرێمی کوردستان کە سەردانی بەغای کرد لە هەفتەی ڕابردوودا بە بەردەوامی لەگەڵ وەزارەتی دارایی وەزارەتی پلاندانانە لەسەر خەتن بۆ ئەوەی کە لەسەر ئامادەکردنی بودجەی ساڵی 2023 حکوومەتی هەرێمی کوردستانیش بەشدار بێت لەو بودجە لەو یاسایەدا و بودجەی هەرێمی کوردستانیش جێ بکرێتەوانێ پێداویستەکانی هەرێمی کوردستان و ئیستحقاقاتی هەرێمی کوردستان جێ بکرێتەوە لەو بودجەیە. ژمارەکان هێشتا کۆتایی پێ نەهاتووە ئێمە هەر لە دانوستان داین هەوڵێکی ئەوەمان دەیە کە ئێمە هەموو پێداویستەکانی خۆمان لەوەی کە هەیە چ لە بودجەی تەشغیلی بێت چ لە بودجەی سیسماری بێت چ لە پرۆژەکان بێت و ئەوانە بتوانین پێشکەش بە حکوومەتی ناوەندی بکەین لە بودجە لە یاسای 2023 جێگی بۆ بکرێتەوانێ و لە لەلایەن پەرلەمان و پەسەند بکرێت. ئێمە وەکو زۆر جار و لە کابینەی نوێمەوانێت هەموو کاتێک دەست پێشخەریمان کردووە و چۆنەڵی ئامادەبوونی حکوومەتی هەرێم لە کارکردن لەگەڵ حکوومەتی ناوەندا نەک لەسەر پرسی بودجە بەڵکو لەسەر زۆر پرسی تری گرنگی سیاسی تر ئامادەی خۆمان بردووە کە ئێمە بتوانین کار لەسەریان بکەین ئەو کێشە گرفتانی کە هەیە لە نێوانی هەولێر و بەغدا بتوانین کاری لەسەر بکەین و ئەو کێشانە چارەسەریان بۆ بدۆزینەوە. بودجەی 2023 یەکێکە لەو پرۆژە گرنگانە کە ئێمە هیوادارین لە ماوەیەکی کەمدا بگەینە نەتیجەیەکی باش و ئەو پرۆژە یاسایە مسۆدەی و یاسای بچێتە پەرلەمان و پەسەندی لەسەر بکرێت. باڵەبێ لە بەرچاوگرتنی داهاتی ناوخۆ خەرجیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە کابینێ نوێمدا بەڕێزت پێتان وایە چۆن حکوومەت توانیوێتی پرۆژەکانی بەبێ بودجە جێبەجێ بکاتە و پشکەی کە بۆی دیاری کرابووە بینیمان کە چۆن دەستی بەسەر داگیرا لە بەغداوە لە ماوەکانی ڕابردوودا. ئێمە طبعا لە دەستپێکی کابینەی نوێمەوانێ
هەوڵێکی زۆرماندا کە بتوانین ئەو پرۆژانی کە لەلایەنی حکوومەتەوە لە ساڵانی ڕابردوودا ڕەزامەندی لەسەردا بوو و بە هەمان کاتیژا کۆمەڵێک پرۆژەی نوێ جێبەجێ بکەین لەبەر خاتوەیە کە ئەرکی حکوومەت تەنها پێدانی موچە تەنها ئەو سەرفیاتانە نییە کە لە دەستگاکانی خوا دەکات بەڵکو لە هەمان کاتی شارکی سەرشانی حکوومەتەکە پرۆژەی خزمەتگوزاری جێبەجێ بکات و لە ماوەی ئەم کابینەیەدا ئێمە زیاتر توانیمانە پرۆژەیەکی زۆر باش لە هەرێمی کوردستانە بخەینەوە بەرکار بە سەرڕای ئەو ئالنگاریانە و سەرڕای ئەو کێشانی کە هەمان بووە لە بواری داراییدا بەستوانیمانە زیاتر لە 1 تریلیۆن دینار سەرف بکرێت بۆ پرۆژەکان کە ئەمەش هەموو ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتووەتەوانێ پرۆژەی بچووکی تێدا بووە کە خزمەتگوزاری بووە لە شار و شارچووەکانی هەرێمی کوردستان و لە هەمان کاتیشا پرۆژەی استراتیژی تێدا بووە کە گەیاندنی کۆمەڵی خزمەتگوزاری استراتیژین لە هەرێمی کوردستانە کەوتونەتە بواری جێبەجێکردنەوە کۆمەڵێکیان تەواو بوو و بەردەوامیش دەبین ئەم سیاسەتەی حکوومەت و کابینەی نوێمی هەرێمی کوردستان بەردەوام دەبێت دەوەی کە هەرچەند کێشەی داراییشمان هەبێت بەڵکو بتوانین بە هەر شێوەیەک لە شێوەکان بێت بتوانین بەردەوام بین لە جێبەجێکردنی پرۆژە بەردەوام بین لە گەیاندنی خزمەتگوزاری بە هاوڵاتیانی خۆمان تا بتوانن ئەوان لە ئاسایش و فراهەمی ئاسایشێکی باشتریان هەبێت و خۆشگوزارانی بۆ هاوڵاتیانی خۆمان دابین بکەین. بەڵێ بەڕێز دکتۆر زاگرۆز فەتاح بریکاری وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵمان بووی.